ئەشمال لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان قسە و باس لەگەڵ یەکێک لە هونەرمەند و گۆرانی بێژ و میوزیسیانە دیرینەکانەکەین کە ئەویش هونەرمەند هەڵکەوت ئەنوەرە کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر تایبەتیەوە لە ئێستادا سەرقاڵی بەرهەمهێنانی چەند بەرهەمێکی نوێ و بۆ خۆی ژەنیاری درامز بۆ ساڵانێکە لە تاراوگەدەژی و لەوێش هەوڵی داوە کە درێژە بە کار و چالاکیە هونەرەکانی بدات لە ڕێگەی سکایپەوە بەڕێز هونەرمەند هەڵکەوت ئەنوەر لەگەڵ من قسە دەکا و باز لە ئەزمموی ئەم هونەرمەنداکەین کە هەڵکەوت سڵاوت لێ بێم کاتت باش. سڵاو لێوەش یافتان باش کوردستان خان. زۆر سپاس بۆ تۆ. پێم خۆشە پێشەکی بۆ خۆت کەمێک لە ئەزمموی کاری هونەریتمان بۆ باس بکەیت ئەگەڕێتەوە بۆ ساڵی چەند. ئێمە گەشتین جای ڕابردووش لەگەڵ زەنان تا چاکێکوتمان کرد. من لە ساڵەکانی 1970ەوە یەکەم جارم بۆکەوە پێم خستووەتە سەر ستێج و پاشان لە سلێمانیش لە ساڵەکانی 75 و 76 و ئەوانەوە کۆرس بووم لە چەند گروپێکە بووم و لەگەڵ تیپی بابان و دوای خۆم تیپی ڕازم دروست کرد و هاتمە دانیمارکیش ساڵی 86 لێرەش تیپی ئەکسامان دروست کرد و تیپی لاوکمان دروست کرد و بەم شێوەیە من درامسم لێیاوە و گۆرانی وتووە لە ئاهەنگەکانە. زۆر باشە بێگومان هەموو ئەو هونەرمەندانەی کە لە تاراوگە ئەژین هەوڵ ئەدەن کە لەگەڵ گروپێک یاخود چەند گروپێکدا کۆنتاکتیان هەبێ و کارەکانیان بەرهەم بهێنن. ئەو گروپەی کە تۆ بۆ خۆت هەڵت بژارد بۆ ئەوەی کە بەردەوام کاری هونەریان لەگەڵ بکەیت چ گروپێک بوون و ئەو هونەرمەندانە کێ بوون کە تۆ کارت لەگەڵەکردن؟ کوردستان خان ئەو موزیک شەن و تیپانی کەوا من لە کوردستان ناسی من ئەوە یەکەم جار تیپی بابان بوو کەوا لەگەڵەوە نابووم پاشەوە تیپی ڕاست بوو کەوا خۆم دروستم کرد تیپی ڕاست تا ساڵی 83 پاشۆی کە ئەو ڕسمێکی ئێستای بینین ئەو تیپی ئەکسایە یەکەم تیپەکەوە لە دانیمارک لەگەڵ چەند هاوڕەیەکە دروستمان کرد و خۆم ئەو درامسەشی نەخۆم کڕیومە و یەکەم گروپ بوو لە دانیمارکە تا ساڵەکانی 91 و 92. زۆر باشە. ئەو گروپە ئێستا بەردەوامی هەیە؟ نەخێر من لە ساڵی 92 تا دوای ئەوەیەوە خێزانم دروست کرد و مناڵ و کۆتی نەشیانێکی ترەوە نەمتوانی لەگەڵ مۆسیقا بەداوام بە هیچ شێوەیەک بەداخەوە. بەڵێ ئێستا لەگەڵ چ گروپێک کارەکەیت یان بۆ خۆت بەجیا بەرهەمەکانت کاریان تیاکەیت و هەوڵەدەیت کە بەرهەمی تاکت هەبێ؟ بەڕاستیەکەی من دوای ئەوەی کەوا نەخۆش کەوتم لە ئیسپانیا با پێش ئەو باسکەم من لە ئیسپانیا بووم ساڵی 2007 بۆ 18 سێ گۆرانیم لێ دروست کرد پاژەوە کۆرۆنا هات بەسەرا ئیترەوە بووم لە گۆرانی وتن وەستام هەتا ئەوەی کەوا نەخۆش کەوتم هاتمەوە دانیمارک کە کاتێ هاتمەوە دانیمارک دوای ساڵێک لە 28 دوانزەی 2023 ئەم گۆرانێکی ئێستای بینین هاوا لە ئێشی زامانم دەستم کرد بەم گۆرانی ئەمە تعبیرێ بوو لە ئەوەی کەوا من کەسێکی نەخۆش بووم بەڵام هاتمە دانیمارک عیلاج کرام و بەرەو باش ئەچم بۆیە تعبیری گۆرانیەکە کە ئەمە هۆنراوەکە هینی وەلی دێوانەیە ئەو هۆنراوی وەلی دێوانە تا نیوەی گۆرانیەکە بەیان بڵێن دوو مەقطع لە گۆرانیەکە هی وەلی دێوانەیە و باسی ژیانێکی ناخۆشە هاتم گۆڕی من هۆنراوەکەم گۆڕی باسی ئەوەکەم کەوا ئەو من داشەقەکەم فرەیە بۆچانەکەم فرەیە ئەسمان ژیانێکی خۆشەوە. بە هیوای تەندروستیەکی باش بۆ بەڕێستان کە هەڵکەوت پێم وابێت تۆ یەکێکیت لەو هونەرمەندانەی کە ئاوازی چەندین بەرهەمی خۆت دادناوە و دروستت کردووە ئێستش بە هەمان شێوە ئاواز بۆ بەرهەمەکانی خۆت دائەنێی و ئەو هونەرمەندانە کێن کە تۆ زۆر کارت بۆ کردوون و ئاوازت پێداون. هەتا کوێستا من بەڕاستەکەی هیچ ئاوازێکم نەیاوە بە کەسانی تر بەڵام هی هەبووەکەوە ئاوازی منیان و تۆتەوە یەکێ لەوانە یارە هەیارە بۆ مثال دوای ئەوە کە خۆم وتمەوە یارە هەیارە خۆی ئەم هاوا لە ئێشی زامانمەکە ئێستا باسی لەسەرەکەین و بە تەمام کەوا من لەم چەند ڕۆژی داهاتوە بڵاویکەمەوە ئێوە پیشانی ئێن ئەمە ئەم بەرهەمە لە ڕاستیە من لە مانگی دوانزەی پارە دروستم کرد بەڵام لەبەرێکە مۆسمەکەی بەسەر چوو من لە بەفرا دروستم کرد و دوای بوو بە هاوین
ئەمەش ناکراکەوە من ئەم گۆرانیە ئێستا لە هاوی ناوبڵاوی کەمەوە کە لە بەفرا وتراوە بۆیە لێ وەستام سێ بەرهەمیترم بڵاو کردەوە ئەنجا ئێستاوە خۆشبەختانەوە خەریکم بڵاوی کەمەوە بەڵام بۆ کۆیکەوە ئاوازم ماوێ بە کەسی تر ئاوازم نایەوە بە هیچ کەسێک بۆ 25 ئاوازی خۆم هەیە بەڵام هونەرمەند حدێکی کوردستان خان بە حەقەت ناتوانانی بەردەوام بی هەر خۆت بە بودجێ خۆت ئەم هەموو گۆرانی و ئەم هەموو مۆسیقژەن و کەسانە کارێ بۆ بکەن بەداخەوە کە وەزارەتێ نییە کە کۆمپانیایەک نییە کە شوێنێک نییە سپۆنسەرە بێت. بەڵێ پێم وابێ چەند بەرهەمێکت لەگەڵ گروپی نانۆبیت بەرهەم هێناوە لەگەڵ هونەرمەند هێمن زەریاکەویش کە یەکێک لە هونەرمەندە دیارەکانە هونەرمەند هێمن دەریا کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر تایبەتیە ئەوان هەوڵیان داوە کە هیچ کارێکت لەگەڵ بکەن و با بڵێن سپۆنسەری کارەکانی تۆ بکەن نەخێر ئەوان سێ گۆرانیان بۆ کردم ئەو سێ گۆرانی من زۆر لێ ڕازی بووم باش بوو لە تۆپا بوو بەڵام دوای ئەوە کە هاتمە دانیمارک و هاتمە ئێرە ئێستا من لەگەڵ چەند شوێنێکی ترا ئاوازەکانی خۆمیان ئێمێ ئەم گۆرانی کە ئێستا هەوا لە ئێشی زامانم کە ئەمێ بڵاوی کەمەوە ئەمە یەکەمین گۆرانی منە کە لە سلێمانیا مۆسیقاکەی بۆ کتابێت ڕێبینی مەلانووری ئەم مۆسیقایی بۆ کردوم ئەم گۆرانیە ئاوازەکەی هینی سالار سەلمانە مامۆستا سالار سەلمانە و هۆنراوەکە دوو مەقطعی هینی وەلی دێوانەیە باقەکەی هۆنراوی خۆمەکە گۆڕیمە بۆی کەەوە ژیانم خۆشە بێت مۆسیقەکە کاکرێبین بۆی دروستکردم زیاتر ئەوەی کەەوە میکس و ماسترینەکەم بۆ کراوە لە ئێران کراوە بەڵام گۆرانەکانی ترم بەعام ئێستا ئەینێرم بۆ ئێران بۆ بکەن کوردانی ڕۆژهەڵات بەڕاستیەکەی بەتوانان زیرەکەن ئیشی چاگەکەن و شێوەی مادیەکەشی بڵێن هەرزانترێک ئەیکەن بە حەقەت زۆر باشە کاکەڵت کەوت لەو چەند بەرهەمەی کە باست کرد چەند بەرهەمێکی زۆرت هەیە کە ئاوازت بۆ داناون ئەوانە هیچیان تێکستەکانی بۆ خۆت نووسیوتنیان شعرەکانیان یان تێکستەکانیان بەرهەمی شاعیرانی گەورەی کوردن ڕاستی دەوێت ئاوازەکانی هی خۆمە بەڵام ئەو تێکستانی کە دامناوە ئێشتا بە تەواتی تەواوە بۆ تێکستەکان هەمی خۆمیکە هەمی شاعیرەکانی تیشی تایە من حالیان 27 دیوانم لەلای هی شاعری کەوا پڕن لە شاعری چاک و جوان کەوالی هەڵبژێرم هەنێ خوشتی بەڕێزی شێ پەیوەندیان پێوە کردم کە شاعران بەڕاستیەکەی بۆیان نردوم کە شعر لێ هەڵبژێرم دوێنێ یەکێ لەوانە لە سلێمانی و پەیوەندی پێوە کردم کەوا یەکێ لە ئەو هۆنراوانەی بکەم بە سرودێک هەر دوێنێ نردم یەکسەری بۆ کوردستانی ڕۆژهەڵات کەوا شتێکم بۆ بکەن زۆر باشە هیچ بەرهەمێکت هەیە بە جلوبەرگی کوردیەوە و ئاواز و هۆنراوەکەی تایبەت بێ بە کورد و فۆلکلۆری کوردی دادا کوردستان ڕاستێکە ئەوێت من مانگی نۆ هاتمەوە بۆ سلێمانی گۆرانیەکم هەیە بەڵێ ئەو گۆرانیە ناوی ئێوارەیە کەوا هینی شاعری خوارەخۆش و گۆرانی مەزنە و ئاوازەکەشی هینی حەمەی نێرگزە هاتمەوە سلێمانی بە جلی کوردیەوە لە سابوونکەران و ناوسەرا و لە چەند شوێنێکی تری سلێمانی کوردستانە ئەم گۆرانیم دروست کرد و چاوەڕێی سپۆنسەرێکەکەم بەڕاستێکی پارێکی زۆری تێچوو چاوەڕێکم سپۆنسەرێکەوە بێت و دەستم بگرێت و منیش ئەم گۆرانیە لە ساڵی 2025 بڵایکەمەوە زۆر باشە بۆ خۆت وەکو ژەنیار هیچ بەرهەمێکت هەیە لەگەڵ گروپە بیانیەکان لەگەڵ گروپە بیانیەکانە من وەکو ژەنینی درامس ئەماوەی کە هاتمەوە ویستم بیکەم بەڵام بەڕاستیەکەی کوردستان خان مەجالم نییە مەجالم نەبووەکەوە ئەو کارانە لەگەڵا بکەم تۆ بڵێ ئایا هونەرمەندی تر هەیە لە دانیمارکە هونەرمەند نییە لە دانیمارکە ژەنیان نییە لە دانیمارکە خواخوامە ئێستا لەم نزیکانە کەسانێکە بێکەوە بتوانم کاریان لەگەڵا بکەم کارم لەگەڵا بکەن شتم پێ زۆر شتم پێ بەڕاستیەکەی زۆر شت ئەتوانم بەڵام هونەرمەندیە من شەمەی ڕابردوو لە ئاهەنگێک بووم ئەگەر ئێستا بڵێ بۆ ئەمەم لەبەرە بەخوا ئێستاش خۆرگمێشێت تەواوانیم لە داخیەوەی سێرچوا گۆرانی وت جۆگر نەبوو هەمویان هەڵ ئەپەڕین ئێخر کاکە تۆ بەشی ئەبێ جۆگریشە هەبێت ئەبێ جۆگر هەبێ جۆ لە گوانەکە بگرێت من گیتارێکم بردبوو وا خەریکم یەک دوو مانگە خەریکی گیتارم کەوا گیتاریان بۆ لێ بەم گۆرانیان بۆ بڵێم بەڵام وا دەنگە دەنگ بوو یعنی لە فەیسبووکیشان نووسیم دەتاوە کاکە تکایە تۆزەی جۆ بگرن ئێمە شتمان پێ جۆ لە ئێمەش بگرن نەک هەر ئەوە نەیکەوا دگدگ بێت و هەڵپەڕن لەسەری تۆزێک گلەیم هەیە بەڕاستیەکەی لێم ببورن من چاوی هەمووان ماجەکەم
بینەرم خۆشەوێ بەڕاستیەکەی بەڵام پێویستیشمان بۆ هەیەکەوە ئێمەش لە ئەوکو کولتورەکانی تر بچینە ناو ئاهەنگەکانەوە جۆ بگرین جۆ لە ئەو کەسە بگرینکەوە مۆسیقا ئەژەنێت کە گۆرانی ئەڵێ بزانە هۆنراوەکە هیچێ بزانێ مۆسیقاکە چیە کردوێتی نەکرد ئەوەنیکەوە جلێ لەبەرکەین و هەڵپەڕین حەقی ئەوەشت ئێمێ بەڵام حەقی ئێمەش مەخۆن. زۆر ڕاستە هەڵکەوت ئەنوەر میوزیسیانی دیاری کورد سپاس دەکەم بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ بەڕێستان زۆر سپاس کەم ئێوارەیە